المشكلة السياسية. إن شاء الله. جمال emekli imamı. Onun kervanı vakfı kimler, avukaf kimlerin arıyor. Avukaf ne diyeyim yani hizmet tabi. Bunu vakfıya malikari mesulü. Ben bu sebebiyle erkeğatında bir deprem var. Bu zelzele. Mesela zelzelenin altında ticaret alışmanı imkanı mevcut ben bir program yapacağım. Malikari ئێمە زۆر بە خێراتنیان دەکەینەوە زۆر خۆشحاڵین مامۆستا جەمال و برایانی بەڕێز عەزیز ئێوەش بەخێر بێنی خوا وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆمان بە دۆست و برای سەمیمی هەموو برایانی موسڵمانە زانین لە هەموو جێگەیەکی و برایانیمەش لە کوردستانی باکوور لە هەموو شوێنەکانی دیکە و هەموو موسڵمانان بە هەر نەتەوەک ئەگەر عەرەبە ئەگەر فارسە ئەگەر تورکە ئەگەر کوردە ئەگەر ئازەرە ئەگەر شعوبی ئەوروپیە مادام موسڵمان و ئیماندارە بسبب أساسا بأمر إلهي إنما المؤمنون إخوة برayna ئەوش لە ڕاستیدا شەرەفە بۆ هەمووە کە لە چوارچێوەی ئەو برایەتی کۆم دەبین وەمە حەقیقەتەن لەگەڵ برایانمان لە ئامەد و هەروەها لەگەڵ برایانمان لە کۆمەڵێک حزبی ئەوێن دەرێکە عەلاقاتمان هەن و پەیوەندیان هەن پەیوەندی برایەتی و هاتوچۆ و زیارەت و لە کۆنگرە و کۆنفرانسان بەشداریمان کردیە و ئەوان تشریفیان هێنایە بۆ ئەوکانە سەردانی مایان کردی ئێمە بە خزمەتیان گەیشتین و ئەو جارەکەیەوە بەڕێستان هاتوون بەڕاستی ئێمە زیاتر مەمنونین یەکەم لەبەرەوەی تەواسولی برایەتیە دووش سەردانەکە بەو ئومێدە خێرەیە کە ئێوەش وەکو ئەو ڕێکخراوەتان دەتانەوێت هاوکاریەکی ئەو بوومەلەرزەی کوردستان بکەن دیارە وعد هەژینە کە لە کوردستان بۆ ئەوە قەدەرێکی ئیلاهیە بس الحمد لله لو مقداري قرايه حوت قرباني وحوت شهيد هن كل خلقي دي كاش ديك وانا شهر زرري بو برام بعموم بشي وجه يشتي لها لبزو لو شانا كاين ديك بفضل اخوا لو حدودي قرايه والحمد لله ووش رسالك اخوي قول سبحانه وتعالى بعبد كان يضلد تازياتر بقرن لاي رب العالمين او هاتني وجهي تقديره وما براسي زوزو من بيخوشه ماكو ملك رخراو مانانا وبابتي کاروانی ئومێد لە ڕێکخراوی ئەوان وەکو ڕێکخراوی بەختەوەری کاک خاجی کاروان ڕێکخراوی هانا کارەبی ئەوان زیاتر بەو ئیشانە هەڵدەستن پێمان خۆشە لە نزیکەوە ئەوانش ببینن ئەگەر ئیجازە بیتن لەگەڵ ئەو برایانە کۆبوونەوە ببیتن وازانن لە بۆ تەنسیق و هاوکاریە توانن زیاتر ئەوە بکەن وەکو مەڵک ڕێکخراوی باشمانان لێرکوانە وەکو ڕابطەی ئیسلامی و نەدووە ئەوان بە جدی خەریکی ئەو شتانە ئەگەر لە بۆ برایانە نەقڵکەی عملي ترى تمام ان شاء الله ان شاء الله سيدة هل شبا بملذة رويدا خزيانة كده ان خدمتي هؤلاء كم عمل كاري بكن دوات الأمان حاج كاروان الأمان ويتاو كشو ساعتين شيء يشنا زور بخير بني أخو سلام تمام هالشو على بتينو ك سلمان وقين بس كان يتأخر إخوة بخير إذا سجلنا والله ما براناتون مامۆستا جەمال و برانی زیانی هاوکاریشی بۆمانە زەکێتن ئەمەش تەلەفۆنمان بەکارە دەیەکمان باویش بێتن و تەنسیقیان پێیان خۆشە و مەزەکەی وەقف هاتووین لەگەڵ برادرانی هەڵەبجە تەنسیق کردی زۆر باشە زۆرانە لێ شەڕایانێ باشە کەروانی ئومێد خێرخوازیە
نور لا چند لا هات نوي بيان